سڵاوتان لێ بێم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیگە. دیارە ئەو گۆڕانکاریە خێرایانی کە ڕوو دەدەن لە جیهان بەگشتی و لە وڵاتانی دەوروبەر بە تایبەتی و لە تازەترین پێشاتیش ئەو شەڕ و ئاڵ و زیانی نێوان ئیسرائیل و کەرتی غەزە و ئەو کاریگەریانی کە تارمایی پشتی جەنگەکە بەجێ دەهێڵێت پریشکێم ئاگرا بەر تەنها بەر غەزە و بەر ئیسرائیل ناکەوێت بەڵکو ڕەنگە وڵاتانی دیکەش بە پێویستی خۆیان پریشکی ئاگریم جەنگیان بەربکەوێەوە ببنە یاریزانێکی ناو گۆڕپانەکە بۆ یەکلایکردنەوەی دۆخی شەڕەکە. دەمەوێت قسەی زیاتر بکەم سەبارەت بەوەی چێن ئەولایەن و جێ و وڵات و شوێنانی کە ڕەنگە زەرمەندی جەنگی ئیسرائیل و کەرتی غەزە بن و هەرێمی کوردستان وەک پێگەیەکی گرنگ دیارە بەشێک لەو هێزانی کە پاڵپشتی لە یەکلایی بوونەوەی شەڕەکە دەکەن لە بەرژەوەندی ئیسرائیل پێگەی گرنگیان لە هەرێمی کوردستان هەیە و خاوەنین پێگە و نفوزی گرنگن. ئایا لە ئامانجدانی بەرژەوەندی ئەم وڵاتانە لە هەرێمی کوردستان تا چەند جێگەی مەترسیە؟ زۆر بابەتی دیکە کە قسەی لەسەر دەکەین لەگەڵ میوانە بەڕێزەکانم کاک ڕەنجەعفەر وەک چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمە کاک ڕەنج بەخێربی بڕیار وایە کەمێکی دیکەش ئەگەر دەرفەتە بێ کاک سەرهەت شێخە وەک مامۆستای زانکۆ لە ڕێگەی ڤیدۆسکایپەوە لەگەڵمان بێ سەرەتا لەگەڵ کاگڕنج گفتوگۆ دەکەم کاگڕنج بەخێر بی بە کورتی باسێکی ئەو کێش و ئاڵ و زیانم بۆ بکەوە ئەو گرفتانە ئەو شەڕە چاوەڕوان نەکراوەی کە ڕوویدا لە نێوان غەزە و ئیسرائیل. بەڵێ سەرەتا سپاس خۆشحاڵین کە جاریشتر لەگەڵەوە بەشداری ئەو بەرنامەیەکەین. ئەو شەڕە لە دەست پێشخەریەکەی حەماسەوە دەستی پێکرد و دەستپێکردنی شەڕ ئاسانە بەڵام دەرئەنجامەکان و کاریگەریەکانی و کۆتایی هاتنی بەڕاستی ئاسان نییە. ڕاستە دەستپێکردنەکەی لەلایەن حەماسەوە بوو بەڵام کۆتایی پێهێنانی لای ئەو نییە و هەموو ئەوانە دەرئەنجامی ئەو گۆڕانکاریانن کە لە تەواوی ناوچەکە لە تەواوی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئارادایە. یعنی ئەمە دەرئەنجامە هەموو ئەو ڕووداوانە هەموو ئەو ململانیانە هەموو ئەو شەڕانە ینی کۆی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە بەردەم گۆڕانکاری و کوڵانێکی گەورەیە. هەموو ئەم پێشاتانە ئەوەمان پێ دەڵێت کە ئەو هێزە تەقلیدیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بەشێکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆن دەیانەوێت ڕوبەڕووی هەموو ئەو گۆڕانکاریانە ببنەوە کە پەیوەندیدارە بە گۆڕانکاری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ. ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆن پشتی بە شەڕانگێزی شەڕی بەردەوام ئەوەی کە پێی دەگوترێت بزوتنەوە شۆڕ ڕژێڕیەکان و ململانەی بەردەوام و توندوتیژی بەردەوام بەستەوە. ئەمە هێزە تەقلیدیەکانن و ڕۆڵی هێزە تەقلیدیەکان چ وەک دەوڵەت و چ وەک ڕەوت و ئاراستەی سیاسی جیهادی کە ئاراستەی ئیسلامی سیاسی بە هەردوو دیوێەوە بە ئاراستەی شیعەوە و بە ئاراستەی سنەوە ئەو ڕۆڵە تەقلیدیان جێراوە لە گۆڕانکاریەکانی یان لە ململانیەکان ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە قۆناغە تەقلیدیەکەیدا یان لە قۆناغە کۆنەکەیدا. ئەوەی کە ئێستا هاتوتە پێشەوە دەرئەنجامی ئەوەیە کە ئەم بارودۆخە پێویستی بە گۆڕانکاریە و ڕوبەڕووبوونەوەی ئەو گۆڕانکاریانەش هەر بەو هێزە تەقلیدیەیە کە بریتە لە شەڕ ململانێ درێژە پێدانی ململانێ ویان لە ڕێگەی شەڕەوە تێکدانی ئەو پلانەیە کە پێی دەگوترێت پلانی گۆڕانکاری بەرە و ڕۆژهەڵاتێکی ناوەڕاستی نوێ کە سروشتی هێزە سیاسیەکان یان نەخشەی سیاسیش دەکەوێتە بەردەم گۆڕانکاریەوە. ئەمە هۆکار و دەرئەنجامی ئەو ڕووداوانەیە کە ڕوودەدەن و بەو شەڕەش کە ئێستا لە ئارادایە. زۆر باشە. کارکتەرە سەرەکیەکانی پشتی ئەم جەنگە چێن کاکڕەنج؟ کارکتەری سەرەکی وەکوتم هێزە تەقلیدیەکانن. حەماس وەک هێزێکی تەقلیدی وەک بەشێک لە ئەو دەرئەنجامی ئەو ململانەیەی کە لە ناو ماڵی فەڵەستینیدا هەبووە حەماس هاتۆتە بوون دەرکەوتووە و هەموو ئەو هەنگاوانەی حەماسیش هاوێشتوێتی بە ئاراستەی ئەوە نین کە بە شێوەیەکی ئاشتەوایی یان لە دەرئەنجامی دانوستان بتوانن
ئەوەی کە با بڵین خەونیانە پێکەێنانی دەوڵەتی فەڵەستینیە بێتە دی بەڵکو هەموو هەنگاوانە بە ئاراستەیەکی پێچەوانە دەڕوات لە ئەنجامی ئەوەی کە دابەشبوونی جوگرافیای سیاسی یان جیۆپۆلیتیکی ئەمەی پێدەگوترێت دەوڵەتی فەڵەستین لە داهاتوودا ڕێگە بەوە نادات بەم شێوازە تەقلیدیە یان بەم شێوازە شرانگێزیە بتوانرێت ئەو دەوڵەتە لەدایک بێت بۆیە ئەمە وەکو کاراکتەرێک اینجا ململانەی ئاراستەی شیعی ئەمەی کە پێی دەگوترێت هەناردنە دەرەوەی شۆڕشی ئیسلامی بۆ دەرەوەی خۆی یان بە دەستەواژێکی سیاسی پێی دەوترێت هیلالی شیعی لە ناوچەکە ئەمەش کاریگەری خۆی هەیە لەسەر ململانەکان و هاتنە پێشەوەی هێزی نوێ و لە ڕێگەی کۆمەڵێک چاکسازی ناوخۆی بۆ نمونە سعودیا لەوەی کە دەیەوێت بەشداریەکی کارا بکات لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ئاساییکردنەوەی بارودۆخەکە ئەمە هاوتەری بە لەگەڵ هەوڵەکانی ئیسرائیلیش بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی لەگەڵ کۆی دەوڵەتان و بەتایبەتی وڵاتانی کەنداو کە وڵاتی خاوەن هێزی ئابوورین ئەمە هەموو ئاراستانە هەروەها عێراقی نوێ کە عێراقی دوای گۆڕانکاریەکانە بەستراوەتەوە بە لێگەیشتنی نێوان لێگەیشتنی استراتیژی یان ڕێکەوتنی استراتیژی نەک لێگەیشتن ئاستی ڕێکەوتنی استراتیژیە ئەوەی عێراق لەگەڵ ئەمریکا کە کۆی ئەو بەرژەوەندیانە کۆی ئەو ڕێکەوتنانە یان پەیوەندیانە ئەوەیە بەشداریەکی تەندروست بێت لە پێکەێنانی ڕۆژهەڵاتیی ناوەڕاستی ئارام لە ڕووی بازرگانیەوە و لە ڕووی گەشە پێدانەوە لە کۆی ئەو ڕۆی کە پێدەگوترێت هێنانەکایی ئارامی زیاتر ئاشتی زیاتر لە ناوچەکە بۆیە ئەم ئاراستەیە پێچوانە دەبێتەوە لەگەڵ ئاراستە تەقلیدیەکە کە بریتە لە شەڕ ململانەی زیاتر لە پێناوی دەستکەوتی مانەوە نەک دەستکەوتی گەورەکە بریتە بۆ فەڵەستین بریتە لە پێکەنانی دەوڵەتێکی فەڵەستینی ئەو دەوڵەتە فەڵەستینیە بەبێ ئاشتەواییەکی درێژخایەن لەگەڵ ئیسرائیلی دراوسێ و لەگەڵ کۆی ناوچەکە ناتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ باشە ئەم ململانەی کە ئێستا هەیە ئیسرائیل بە بەڕوونی ئاماژە بەوە دەکات کە دەیەوێت کۆتایی بە حەماس بێنێت و ئەیتر ئەم بارودۆخە بگاتە بنبەست و بەڵێنی ئەوەی داوە کە بە ئیسرائیلەکان دەڵێت غەزە لەگەڵ زەوی یەکسانەکەمەوە بە بڕۆی تویانی ئیسرائیل دەیەوێت چی بکانی بەدیلی دوای حەماسی چییە بوو چونکە دوجار هەربێ لەگەڵ فەڵەستین بگاتە ڕێکەوتن ئەم لەگەڵ فەڵەستین بەڵێم بوار هەیە بۆی بگاتە ڕێکەوتن بەڵام لەگەڵ حەماس نا چکە محەممەد عەبازێک بڵێن لەو بڵێن سەرۆکی ئەو دەوڵەتی فەڵەستین دەڵێ حەماس نوێنەرایەتی خەڵکی غەزە ناکات یعنی لەسەر ئاسی دەوڵەتان دەوڵەتەیە مامەڵەی لەگەڵ دەکات ئەو مامەڵەیەکی تەقلیدیانەیە و دوجار بە لە پەل و پۆکەوتنی حەماس تەواو دەبێ و ئەگەر تا حەماس بمێنێ چۆن داعێژ نەیتوانی لەسەر پێی خۆی بوەستێ کە دەوڵەتی ئیسلامیشیان ڕاگەیاند خلافەتی ئیسلامیان ڕاگەیاند نەیتوانی لەسەر پێی خۆی بوەستێ لە ناوەندی ئەو هەموو ململانەیانە هەرچەندە ئەگەر بینە سەر هۆکاری دەرکەوتنی ئەمانە هۆکاری خودی و بابەتی خۆی هەبووە بەڵام نەیتوانی بمێنێتەوە لە چارچێوەی ئەم بارودۆخە ئەوە بۆ حەماسی شەڕاستە ئەو ئاراستە جیهادیەی کە لە ئیسلامی سیاسیدا هەیە ناتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ ئەزمموی ئیخوانەکانی مسلمان لە بەرچاوە لە بەهاری عەرەبی کە لە سەرەتادا بەو لێکدانەوەی کە ئەوان دەیانەوێت ئەزمونێکی نوێ لە پێکەێنانی دەوڵەتی دوای بەهاری عەرەبی بێننە پێشەوە بەڵام دوجار هەوڵەکانیان ئەوە بوو کە دەوڵەتێکی ئیسلامی هەنگاو بنێن لە گۆڕینکاری لە دەستور و لە هەموو ئەوانە ئیتر ئەمە وای کرد کە پاشەکشەیەکی گەورە بکەن یعنی ئاراستە میانڕەوەکە و ئاراستە تونڕەوەکەی کۆی ئیخوانیەکان لە بەردەم خەیران و پاشەکشەیەکی گەورە بووە ئەمە پەیوەندی بە تورکیاش خۆیەوە هەیە کە دوو ئاراستە لە تورکیا کاری خۆی دەکات ئاراستەیەکیان دەیەوێت لە ڕێگەوە بەرهێنانەوە بتوانێت
گۆڕانکاری بکات یان بەشداری بکات لەوەی کە پێی دەگوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ئاراستەیەکی تریان کە تێکەڵ بە یەکتر بوون دەتوانین بڵین ئاراستەی جەنەراڵە بازرگانەکانی جەنگن لە تورکیا کە تەواو دوورکەوتنەوە لە چارەسەرێکی سیاسی بۆ کۆی ئەو دۆزانەی کە پەیوەندیدارە بە تورکیا ینی ئەمیش بەشێکی یان ئاراستەیەکی دیاریکراوی ئەو ڕووداوانەیە کە بە شێوەک لە شێوەکان باگراوندی ئیخوانیەکەیەوە پشتیوانی حەماس دەکات بەڵام پشتیوانیکردنی حەماس لەلایەن تورکیاوە جگە لە پشتیوانێکی مرۆیی تێناپەڕێلەوەی بچێتە پشتیوانی لۆجستی لەبەرەوەی ئەو پابندیانەی کە تورکیا هەیەی لە ڕێگەی ناتۆوە ڕێگەی ئەوەی پێنادا ئەمە بکە لەگەڵ ئەوەی کە ئەمڕۆ پارتی دادوگەشە پێدان پارتێکی ئاراستە ئیسلامی ئیخوانیە بەڵام توانایەکی دیاریکراوی هەیە لە ڕۆوە کە بتوانێت ڕۆڵ بجێڕێ ئەوەی دەمێنێتەوە ئێرانەکە مامەڵە بۆ کارتە دەکات کارتی ئەم جوڵە جیهادیانە بەڵام ئەمەش هینێکی دیاریکراوە ینی ماوەیەکی دیاریکراوە ناتوانێت تا سەر بێ بۆیە دوای ئەو گۆڕانکاریانە جێگیربوونی ئەو ئاراستەیە کە دەیەوێت سەقامگیری زیاتر بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەدی بێنێ و سەقامگیری زیاتر بۆ ئیسرائیلیش وەکو دەوڵەتێک بەدی بێنێ و دوجار کە لە کۆی یەکلابوونەوەی ئەو ململێنیانە دەکرێت لەو چوارچێوەیەدا فەڵەستینیش ببێتە ئەو دەوڵەتە جێگیر و ئارامەی کە لە ئایندەیە چاوەڕێەکرێ ئەمە دوای نەمانی ئەو ڕۆڵە تەقلیدیانەیە کە لە چوارچێوەی گروپەکان و لە چوارچێوەی ئەو دەوڵەتانە کە دەیانەوێت لەمڕۆ ڕۆڵ ببینن باش گومانی تێدا نیە ئەم بار گرژی و ئاڵۆزیانی کە هەیە کاریگەری بەتەنها لەسەر ناوخۆی ئیسرائیل و فەڵەستین دروست ناکە بەڵکو کاریگەری لەسەر هەندێک وڵاتانی دەوروبەریش دروست دەکات پێشتریش لە پێشەکی قسەکانم ئاماژەم بەوەدا کە بەشێکی لە وڵاتانی خۆیان یەکلا کردوێتەوە بۆ پاڵپشتی لە ئیسرائیل بەرژەوەندی باڵیان لە هەرێمی کوردستان و عێراقەیە و دەکرێت پێم بڵێ هەرێمی کوردستان لەناو ئەو بارودۆخەیە پارێزراو دەبێ هەموو ئەو بارودۆخە دەمانگەیەنێتە ئەوەی ئایا ماوەی چەندی دەبێ بۆ ئەوەی ئیسرائیل بتوانێت حەماس بە تەواوی لە پۆ بکات و تەواو دەستبەرداری ئەو دەسەڵاتە بێت کە لە غەزە هەیەی ئەگەر لە ماوەیەشی دیاریکرا و توانرا ئەوە بکرێت ئەوە بە دڵنیاییەوە دەگاتە قۆناغێکی تر ئەو شەڕێکە هەیە لە نێوان ئیسرائیل و حەماسدا بەڵام ئەگەر ئەمە درێژە بشێشێ بە دڵنیاییەوە هەرێمی کوردستان و عێراق و هەموو ئەوانەش وەک بەشێک لە ململانیەکان زەرمەند دەبن و هەوڵەکانی ئەمریکا بۆ پەرخستنی ئەو پردە هیلالیەی کە پێی دەگوترێ هیلالی شیعی بەردەوامە لەمڕۆوە و زیاتریش ئەکتیڤ دەبێت بە زەغبوونەوەی ئەو ململانیانە و هاتنی هێزی ئەمریکا بۆ ناوچەکە ئەمە زەنجی مەترسیداری ئەم دۆخەیە بەدڵنیاییەوە ئەگەر بە درێژە کێشانی ئەم دۆخە بە یەکلا نەبوونەوەی کاریگەریەکانی ئێستا دەرکەوتووە کاریگەری دەرکەوتووە بەڵام توانای تەکنۆلۆژی لە بەگریکردن و ڕۆبەڕۆبوونەوە کە زیاتر دەتوانین بڵین لە هەرێمی کوردستان ئەو ئامانجانەی کە پەیوەندیدارن بە هاوپەیمانەوە بتاتی ئەمریکا دەبنە ئامانج و ئەمەش پەیوەستە بە توانای تەکنۆلۆژیا و بەرگری ئەمریکا با بڵێن هاوپەیمانان بە شێوەیەکی گشتی و ئەمریکا بیری لەوە کردوێتەوە بە پاڵپشتیکردنی لەگەڵ لە ئیسرائیل ڕەنگە دەرگای شەڕێکی تر لە لایەکی دیکە لەسەر خۆی بکاتەوە خۆی استراتیژێتی ئێستای شەڕەکە ئەوەیە کە نانەوێ بەرەی تر بۆ لەم شەڕای بکەنەوە هەرچەندە ئاراستی تر هەیە دەیەوێت بۆ ئاراستە بێت کە بەرەیتر بکرێتەوە بۆ ئەو شەڕە و بۆ ئەوەی دیارە پرسیارم لەو سۆنگەیە بوو لە عێراق هەندێک گروپێک چەکداری هەیە بە نمونە حەشتی شعبی باشکرایانی پاڵپشتی خۆیان بۆ بزوتەوەی حەماس دەربڕیەوە دەڵێن ئێمە وەک هێزی چەکدار دەتوانین هاوکار بین ئەمە ڕەنگە مەترسی بێ بۆ بەرژەوەندیەکانی ئەمریکا لە عێراق کاکە حەشتی شعبی هێزێکی تەقلیدیە لە چوارچێوەی دیاریکراودا دەتوانێت ئەو ڕۆڵە بژێڕێ
یان بە شێوەیەکی ناڕاستە خۆ دەتوانێت ئەو ڕۆڵە بچێڕێ بەڵام ئەوە چلەکان و پەنجاکان نییە ئەوە بگرە تا هەفتەکانیش نییە گۆڕانکاری هەیە و عێراق بەشێکە وەکو پێشتر باسم کرد لە ڕێککەوتنی استراتیژی ئەمە کەمتر دەرفەت بەوە دەدات مەگەر ئەمە بێتە پێشەوە وەکو سەرکێشیەک ئەمیش تەنها لەو چوارچێوەیە بتوانرێت لە هەندێک بەرژەوەندی هاوپەیمانان بدرێت لە ناوچەکە نەک ئەوەی کە بتوانێت با بڵێن بەشێک بێ لە یەکلاکردنەوەی ئەو شەڕەکە لە مەیدانی غەزە و ئیسرائیلدا هەیە ئەمە بە تەواوی جیاوازە ینی ناتوانێت ئەو دەرەبێن دەورێکی جزئیە بۆ ئالۆزکردن بۆ کردنەوەی بەرەی تری شەڕ بەڵام ناتوانن ئەوە بکەن ینی لایەنێکی دیکەی پەیوەندیدار بەو مەلملانیانە ئەوە سووریایە کە لە بەردەم ئەوەدا ئایا بەرەو چیە چێت یان لبنانە بەرەو چیە چێت لە دەرئەنجامی ئەو جێچەڵیانی حزب الله بە ئیسرائیلی دەکات هاوکات شەڕی غەزە لە ئارادایە یعنی ئەمانە هەر هەمووی بەیەکەوە بندن و کۆمەڵێک ئاستەنگن لەوەی کە پێی دەگوترێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ هەنگاوەکان هاوێژراون بەڵام هەموو هەنگاوانە بربەستی دیاریکراوی لە بەردەمدایە کە پەیوەندیدارە بە دەوڵەتی ئایدۆلۆژی ینی ئەم دەوڵەتانە ئێران وەکو دەوڵەتیشی ئایدۆلۆژی ئیسلامیشی ئەم ئامەڵە دەکات و تورکیا بە هەمان شێوە ڕۆڵێکی تاڕادەیەک سەرڕایەوەی ئەندامی ناتۆیە بەڵام وەکو سروشتی دەوڵەت ئەمیش پێویستی بە چاکسازی گۆڕانکاری هەیە لەبەرەوەی هەر سروشتی دەوڵەتەکە بۆ خۆی ڕێگرە لە بەردەم ئەو بەشداریە کارایی کە پێی دەگوت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ ینی کۆی ئەم گۆڕانکاریانە پەیوەندیان بە یەکەوە هەیە و دەرئەنجامێکی دیاریش ئەو شەڕەیەکە ئێستا لە ئارایە باشە دەمێت کەمێک باسی ڕۆڵی عێراقم بۆ بکەیت چۆن دەکرێت مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکات ئەگەرچی نیگەرانی خۆی نەشاردوێتەوە سەبارەت بە پێشلکاریانی مافی مرۆڤ کە لە کەرتی غەزە دەکرێت بەڵام دەکرێت لە سەراسی دیپلۆماسی چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکە ئەرچی دیپلۆماسی عێراق ئەوەیە کە بەشدار بێت لەوەی کە یان کارێکی وا بکات لە نەتیجە و گفتوگۆیانە کە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لەو جەنگەدا و هەوڵدان بۆ کۆتایی پێهێنانی ئەو جەنگەوە چارەسەرکردن بە ڕێگە و شێوازی دانوستان لە نێوان هەردوو لا فلستینیەکان هەر حەماس ناگرێتەوە بەڵکو هەموو هێزە فلستینەکان دەگرێتەوە و حەماس تا ئێستا لە دەرەوەی ئەوەیە بەڵام کۆتایی هێنان لە زووترین کاتی ئەم مەینەتیانی کە خەڵکی غەزە تێدایە و ڕۆڵەکەی ڕۆڵێکی زیاتر خیتابیە نەک ڕۆڵێک بێت بەو شێوەیە کارا بێت تورکیا بە هەمان شێوە دەتوانێت ئێستا ڕۆڵێک بجێڕێ لە ڕووی مرۆییەوە دەتوانێت دەوری نێوەنگیری بجێڕێ بۆ ئەو کێشەی پەیوەندیدارە بە بارمتەکان و چوونە قۆناغێکی نوێ لەم شەڕەدا کە خاوبوونەوەی ئەو شەڕەیە باشە دەمەوێت کەمێکیش باسی ڕۆڵی رووسیا بکەین ئەگەرچی رووسیا خۆی سەرقاڵی جەنگێکە لەگەڵ ئۆکراین بەڵام دەوترێ ئەویش بە کاریگەری نییە لە ماوکێشەیەوە لە ماوەکانی ڕابردوو بەڕوونی نیگەرانی خۆی دەربڕی لەسەر ڕۆڵی دەستگای مۆساد لە جەنگی نێوان رووسیا ئۆکرایندا و ئەمە دەبەستنەوە بەوەی کە ڕەنگە بە رووسیاش کارکتەرێکی پشتی ئەم بە ئاڵۆزیانی نێوان ئیسرائیل و حەماس بێ تۆ ڕاتچیە رووسیا بە شێوک لە شێوەکان کاریگەری خۆی هەیە ئەوان دەڵێن ئەوە بەندە بە بەوەی کە ئەمریکا بەرەو کوێ دەچێت لەم ململانیانە بەڵام لە مەیداندا رووسیا ناتوانێت شتێک پێشکەشکا پێ بوتری هاوکاری ڕاستەوخۆ بە حەماس دەڵێ ئەمە هاوکاری فەڵەستینیەکان دەبین بەڵام ناتوانێت بە شێوکی ڕاستەوخۆوەگەوەی کە ئەمریکا لە ڕووی لۆجستیەوە لە مەیدانەکەدایە و ڕاستەوخۆ پشتیوانی خۆی بۆ ئیسرائیل دەربڕێوە و دەیەوێت هاوکار بێت بۆ چارەسەرکردنی ئەم دۆخە ئەگەر لایەنە فەڵەستینیەکان خۆیان بیانەوێت چارەسەری ئەم دۆخە بکەن بە شێوکی ئاشتیانە یعنی تا
ئەوێ کە لە ڕێگەی دانوستانەوە ئەو کێشانە چارەسەر بکرێن ئەمریکا فاکتەری هاوکاری دەبینێت بۆ ئەم دۆخە و هەر ئەوانیشن دەتوانن ئەو ڕۆڵی یەکلاکەرەوە لەم بارودۆخە ببینن لەگەڵ هەندێک لە دەوڵەتەکانی ناوچەکە کە لە مەداندا بە هاوکاری ینی ئەوەی کە پێیان دەگوترێت وڵاتانی دۆستی ئەمریکا بتوانن بەشێک بن لەم دۆخە. ئەمە ئایا دوای کۆتایی هاتنی حەماسە لەو شەڕە یان ڕووداوی تر دێتە پێشەوە ئاراستەی شەڕەکان بە ئاراستەیەکی فراوانتر دەڕوە. هەوڵەکان ئیسرائیل ئەوەیە لە چوارچەوەی خۆیدا کۆتایی بە ئەوە بێت بە حەماس بێ دوای ئەوە بیر لە دانوستان بکرێتەوە بۆ چارەسەری نوێ کە چۆن دوای داعش بیر لەوە دەکرێتەوە سووریای نوێ چۆن بێ یان عێراقی نوێ لە چوارچەوەی ڕێکەوتنی استراتیژی بە ئەمریکا بەسراوەتەوە و فەڵەستینیەکانیش بە هەمان شێوە لە چوارچێوەی بەرەی ڕۆژئاوا زیاتر دەتوانن مافەکانی خۆیان لە دەوڵەتیش ئیستیقراردا ئارامدا بەدیبێنن نەک لە بەرەی رووسیا. باش زۆر باسیەوە دەکرێت کە یەکێک لە فاکتەرە گرنگەکانی هەڵگرسانی ئەم شەڕە نزیکبوونەوەکانی ئەوان سعودیە لەگەڵ ئیسرائیل و دەوترێت کە ئێران هیچ بەمە خۆشحاڵ نەبووە بۆیە ڕەنگە ئەمە فاکتەرێک بێ بۆی کە هانی حەماس درابێ ئاگری ئەم شەڕە هەڵگرسێنێ. لە ڕاستیدا نزیکبوونەوەی سعودیە لەگەڵ ئیسرائیللا چ زیانێکی بۆ دەوڵەتانی دیکە هەیە؟ من پێشتر باس کردوتم خۆڵاتی ناوەڕاستی نوێ لەسەر ئەوە وەستاوە چەنە پەیوەندیە بازرگانیەکانی نێوان ئیسرائیل لەگەڵ وڵاتانی کەندا و ئەوەی کە ڕۆڵی سەرێکیش دەبینێ سعودیا کە دەورێکی محوەریە لەم گۆڕانکاریانەوە خۆ وڵاتی سعودیا هەر بەلای ئیسرائیلدا نشکاوەتەوە لەوەی بچێتە ئاسایکردنەوەی پەیوەندیەکانی بەڵکو لەگەڵ ئێرانیشدا هەرچەندە ئەمە بە لەژێر چاودێری چیندا بوو بەڵام توانیان ئەوە بکەن توانیان جۆرێک لە ئاساییکردنەوەی پەیوەندی بێنە پێشەوە لەگەڵ ئێران بەڵام ئێران خۆی بەهۆی ئەو استراتیژی کە دەوڵەت لەسەری دامەزراوە ناتوانێت لە هەندێک کۆتوبند خۆی ڕزگار بکات ئەگەر لەگەڵ سعودیەش ڕێ بکەوێ یان لەگەڵ وڵاتانی کەندا و ڕێ بکەوێ بەڵام ئەمە بۆ ئیسرائیل لەبارترە لەبەرەوەی خاوەن هێزی ئابووری گەورن و وڵاتانی ڕۆژئاوا پشتیوانی ئەوە دەکەن و دەوڵەتی ئیسرائیل پردێکی بەهێزی پەیوەندی ئابووری سیاسیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە ئاسیا نزیک و دووریش دەبەستێتەوە. ئەو پرۆژە بازرگانی گەورەی کە ئەمریکا ینی پلانی بۆ داناوە بەستەوەی هندستان و ئیسرائیل و هەندێک وڵاتی دیکە پێکەوە ئەمەش بۆ خۆیانی بەشێکی تر نییە لە هەڵگیرسانی شەڕەکەیان ئەمەش بەڵێ من وتم ئەو ململانەیە کە لە نێوان دەوڵەتە تەقلیدیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کۆن هەیە ئەوەیە ببنە بەرگر لە بەردەمە و گۆڕانکاریانە چونکە بەرژەوەندی استراتیجیەکانی ئەو دەوڵەتانە ئەوە ناخوازە کە ئەم ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بەم شێوەیە کە ینی ئێستا خۆی هەیە خۆی ئێستا ململانەیەکە لە نێوان ئەو دوو ڕەوتەیە ڕەوتی کۆنی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ڕەوتە نوێیەکە هەموو دیاردەکانیش دەرکەوتون و ئەو شەڕەش دەرەنجامی ئەوەیە ئەوەی ئەو ئەگەرەمان بۆ گەورەتر دەکات ینی نزیکتر دەکاتەوە ئەوەیە کە حەماس دەست پێشخەر بووە لەو شەڕە خۆی ئیسرائیل دەوڵەتی ئیسرائیل دەست پێشخەری ئەو شەڕە نەبووە بۆیە ئەمە لە ئارادایە دەرەنجامەکانیشی پێم وایە بە بردنەوەی ڕۆژئاواتەوە دەبێت. دوجار یعنی شەڕی بازرگانی و بانی شەڕی سەرمایەکی گەورەیە لە بینی ئەم وڵاتانەوە ئەوەی کە زەرمەندیەکە میش دەبێت خودی فەڵەستین و کەرتی غەزە و حەماسەوە لە پێ دوایانی لە کۆتاییە ئەو زیانە زۆر گەورانی کە دەکرێت بیکات فەڵەستین لەسەر ئاستی ژێرخانی ئابووری و لەسەر ئاستی پەیوەندی بازرگانی چین. جارێ لەم شەڕەیە ئەم شەڕە بەوە تەواو دەبێت کە ژێرخانی ئەو کەرتە تەخت دەبێت بەڵێ ئەو کەرتە بە پلەی یەکەم بە پلەی یەکەم چونکە
بەشەکەی تری فەڵستین لەگەڵ ئەوە دانیە لەگەڵ ئەم بارودۆخەدانە بە شێوێک لە شێوەکان بۆیە ئەمە کۆتایی هاتنی ئەو ڕۆڵەی حەماسە لەم بارودۆخەدا و ئەو مجاملەیە کە هەر هێزێک لە هێزەکان هەر دەوڵەتێک لە دەوڵەتەکان بنونە تورکیا ئەگەر بۆ حەماس بیکە ناتوانێت ڕزگاریکە لەم بارودۆخەی کە هەیە ینی کۆتایی هاتنی ڕۆڵی حەماسە بە دەرئەنجام و بەهۆی ئەو بارودۆخەش خەڵکی غەزە زرمەندی یەکەم و کۆتاییە ئەوان لە نووسنگەکانی خۆیانەوە ئەگەر دەرەوەش بێت لە وتارە ئاگرینەکانی خۆیان ناکەون یان لە ژێر زەمینەکانیش بێت لە وتارە ئاگرینەکانی خۆیان ناکەون بەڵام دوا ئەنجام نەمانی خزمەت گوزاریە کە بۆ هەموو خەڵکێک پێویستە و تێکشکانی ئەمەی کە پێدەگوت ژێرخانی ئابووری ئەو ناوچەیە باشە حیزبڵای لوبنانیژێکێکە لەو لایەنانی کە دەوترێت دەستی هەیە لە ئاڵۆزیەکانداوە بەشێکی کێشەکانە لوبنان خۆ دەزانی بە بارودۆخێکی خراپدا تێپەڕ دەبێت خۆ ئەگەر ئاگری ئەم شەڕەشی پێ بگاوەندەی ترماڵی وێران دەبێت حیزبڵا بەتەمای چییە لەگەڵ حەماسدا؟ حیزبڵا بەشێکە لە هەژمۆنی شیعە لە ناوچەکە بەڵێ بۆیە ئەوان دەیانەوێت ئەو بەرەی ئەو شەڕە فراوانترکەن یان هیچ نەبێت ئیسرائیل سەرقاڵکەن بە بەرەیەکی ترەوە بۆی ئەو شەڕێکە لەگەڵ غەزە هەیەی لە یەک خاڵی دیاریکراو نەبێ بەڵکو لە چەندێری بەرەو خاڵی تر بێ بەڵام ئیسرائیلەکان جارێ ئەوە ڕەنگە دانەوێت هەر لەو چوارچێەوە بێ کە هەبووە ینی ئەمە ئەو با بڵێن ململانەیە یان ئەو ئۆپراسیۆنانەی کە دەکرێیان ئەو شەڕە دوور بە دوورەیە کە دەکرێت هەروە بمێنێتەوە تاوەی حەماس کۆتایی پێدێ ینی ئەمەی شەڕە توندەکەی کە لەگەڵ ئەو جاریان بەرۆکی لبنان دەگرێت بەهۆی حیزبڵاوە تا ڕادێک دواخراوە بەڵام قۆناغی داهات و ئەمەش دێتە پێشەوە هەندێک لە چاودێران دەڵێن ئەوانەی لبنانیەکان بە وێنەی سێڵڤی یادگاری بگرن چکە قۆناغی داهات و لبنان وا نامێنێتەوە بەهۆی هیچ نەبێت سێڵڤیان هەبێت لە لبنانی ئێستاە بۆیە ینی لبنانیش بەهۆی ئەوەوە کە ڕاستەوە خۆ دەیەوێ بێتە ناو بەهۆی حیزبڵاوە بێتە ناو ململانەیەوە یان لە ناو ململانەکەدایە ئەویش بێزیان کۆتایی پێنایەت و بەشی خۆی پرێشی شەڕەکەی بەردەکەوێت وە زیانی گەورەشی لێ دەکات. باش چاودێرانی دۆخەکە باس لەوە دەکەن ئەنی ئەو هێرشەی کە حەماس کردێ سەر ئیسرائیل تا ڕادەیەکی زۆر توانە سەربازیەکانی دەستگایەکی گەورەی هەواڵگری وەکو موساد لە جیهاندا دەخاتە ژێر پرسیارەوە و نەدەبوو بەم جۆرە بێ و هەندێکی دیکەش ڕایان وایە کە ئیسرائیل زانەری تەواوی لەسەرم هێرشە هەبوو بەڵام وەک جۆرێک لە بیانوو دەیبینێتەوە بۆ ئەوەی ئەم دۆخە بەسەر غەزە بێنێ کە ئێستا تێدایە تۆ پێ دوایە کامیانە هەر لە ڕاستیدا من پێم وایە ئەوە هەردوو ئاراستەکە دەبێت لێ بگەڕین بۆ یاداشتی کارکتەرە دیارەکانی هەواڵگری لە یاداشتەکانی خۆیان لەسەر ئەوە چی ئەڵێن و ڕاستیەکان چییە ئەوەی کە وەکو دەرئەنجامی ڕووداوەکە دەرکەوت ئەوە بوو کە ئەم دەست پێشخەریەی حەماس پاساوی زۆر باشی دایە دەست دەوڵەتی ئیسرائیل بۆ ئەوەی ئەم بەڵای کە پێی دەگوترێت بەڵای حەماس و بەڵای ئاراستەی جیهادی ئیسلامی کۆتایی پێبێنێ ینی هەموو ئەوە هەرچیەک دەوترێت لەسەری دوجار جگە لە پاساوێک بۆ دەوڵەتی ئیسرائیل هیچ تر نییە من هەرەوەندە دەڵێم باشە ئیسرائیل نەیشاردوێتەوە لەوەی کە ئەم جەنگە درێژە دەکێشێت و نەفەس درێژیشن بۆ تەسفیەکردنی دژمنەکانیان بارودۆخی ئایندەی ئیسرائیل چی چاوەڕێی دەکات تا کۆتایی هاتنی ئەم جەنگە؟ ئیسرائیل هەر تەنها تواناکەی لەو سنوورە جوگرافیە دیاریکراوە نیە وە خاوەن تەکنۆلۆژیای جەنگی گەورەیە و ڕۆژاوە بە ئەوروپا و بە ئەمریکاش لە پشتیوانین و ئەو لۆبیە گەورەیە کە دەوڵەتی ئیسرائیل هەیەی لە هەموو ئەو وڵاتانە دەرخەری ئەوەیە کە
ئیسرائیل پشو درێژانە لەگەڵ ململانیەکان بەڕێ دەکات. اینجا ئیسرائیل لە قۆناغی تەقلیدی کە چلەکان و پەنجاکان و تا هەفتاکان کە گەیشتە قۆناغێکی تر توانی خۆی بێڵێتەوە. لە قۆناغی ئێستا ئاسانترە لەو پێشکەوتنە تەکنۆلۆژیە هەیەی ئاسانتر دەتوانێت خۆی بێڵێتەوە. 2000 وەکو گوتم بەرامبەرەکانی زەرری گەورە دەکەن. ئەوان بێدەوڵەتن، ئەوان ئەگەر ئەو قوارەی هەشە قوارەیەکی بێدەسەڵاتە لە خزمەتکردن بە خەڵکی خۆی ناتوانێت بە سوودەرگرتن لەو ململانەیە کە هەیە بەرەو جۆرێک لە ئارامی بڕوان ویان خزمەتی خەڵکی. ئەنجامی ئەم شەڕە بە قازانجی نەتانیەهۆ دەشکێتەوەیان بە زەرەر لە ڕووی پێگە سیاسیەکەیەوە لە ئیسرائیلدا. وەک دەزانی بەر لە هەڵگیرسانی شەڕەکە یەکێک لە گرفتە گەورەکانی ئیسرائیل پێکنهاتنی حکوومەت و کابینی نێوەوە بوو. دواتر لەگەڵ هەڵگیرسانی ئەم شەڕە داوای دروستکردنی حکوومەتێکی فراگوزاریان کرد. بەڵێ ئەم پێم وایە ئەو شەڕە دەرفەتیدایە ڕاستڕەوەکان لە ئیسرائیلدا کە بتوانن ئەو ڕۆڵی خۆیان بجێڕن لە پاراستنی دەوڵەتی ئیسرائیل کە ئاراستە چەبڕەوەکە نەرمتر مامەڵی لەگەڵ ئەم بارودۆخە دەکات و لە زۆر قۆناغیشدا ویستوێتی پشیویی ئاشتیانە چارەسەری ئەم دۆخە بکرێت. خۆی ئەم کێشەیە کە یان ئەو دۆزێک کە پێی دەگوترێت دۆزی فەڵەستین لە دوو ئاراستەدا نەتوانراوە چارەسەرێ بکرێت. ئاراستەیەکیان پەیوەندی بە خودی ڕاستڕەوەکانە لە ئیسرائیل لە ناو دەوڵەتی ئیسرائیلدا و ئاراستەیەکیان پەیوەندی بە ڕوتە ئیسلامی و جیهادیەکانە کە هەمیشە بەشێک بوون لە گەورەکردنی ململانیەکان لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل بەشێک نەبوون لە چارەسەریان نەیانتوانیوە سروشتی خۆیان وایە ناتوان ببن بە بەشێک لە چارەسەر. هەمیشە کار لەسەر تۆقکردنەوەی دوژمنایەتی خۆیان دەکەن لەگەڵ دەوڵەتی ئیسرائیل. لەم بارەشدا زمینەیەک ناتە پێشەوە بۆ دانوستان لە پێناوی ئەوەی کە بتوانن دەوڵەتێکی تاڕادەیەک ئارام و دەوڵەتێک کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ هیچ نەبێ بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی خۆی لە فەڵەستیندا. دوا پەرسەندەکانی شەڕەکەوەیە کە هەموو جیهان چاوەڕی دەستپێکی هێرشی زەمینی ئیسرائیل دەکات و سەعاتی سفریشدان رابوو لە ماوەکانی ڕابردوو بۆ ئەم هێرشە و بەڵام تاکو ئێستا دیار نییەوە هێزێکی زۆری لەسەر سنوورەکان کۆکراوەتەوە. بەڵام دەوترێت دەوەی ترس لە تەکتیکی شەڕەکە هەیە بە تایبەت لەلایەن بزوتەوە حەماسەوە کە شارێکی دیکە لەژێر غەزەدا بنیاتناوە. پێدەچێت بۆ نزیکانە هێرشی زەمینی دەست پێ بکە چکە بەڕاستی ئەوەی کە دەبینیت لە میدیا و لە شاشەکانی شەوە ئیسرائیل دەبێت تەکتیکی تازە بەکاربێنێ بۆی شەڕەکە یەکلا بکاتەوە بە تەنها ڕەنگە ئاسمان دادی نەدا. کەی دەست پێیەکە؟ ئەمە لەسەر ئەوە وەستاوە ئامادەکاریەکان ئەوان چۆن تۆ با بڵێن قسە لەسەر خواردنی فیلێک دەکرێت تۆ فیلەکە چۆنە خۆی ینی چۆنە توانی ئەم فیلە بخۆی ینی ئەم دۆزەوەکو ئەوە وایە ئایا سەرەتا کامپەلی لەکەیتەوە. ئەمان هەنگاوی یەکەمیان ئەگەر دەست پێ بکەن لە بەشێکی غەزە دەست پێیەکەن بۆ ئەوەی ئاگداری هاوڵاتیانیشان کردوتەوە کە ئەم ناوچەیە جێبێڵن و چۆڵیکەن لەبەرەوەی ئێمە هێرشی زەمینی دەست پێ دەکەین. ئەوان بە دوای ئەوەدا دەگەڕێن کە زۆرترین ئامادەکاری بکەن و کەمترین زیان لە شەڕدا بکەن و دەرئەنجامەکانیش بخوێننەوە. کەی گەیشتنەوە ئەنجامەی کە ئەوان تەواو ئامادەکارن بۆ شەڕێکی لەو بابەتە بە بەکارێنانەیەمە ئەو توانە تەکنۆلۆژیە جەنجیەی کە خۆیان هەیەەوە ئەوەی هاوپەیمانانی شەیەتی چکە لار شەڕێکدا هەندێک چەشی نوێ تاقی دەکرێنەوە کە ململانیەکانێک لای دەکاتەوە. دوا پرسیار کەواتە کاکران زۆر بە کورتی ئیسرائیل براوە ئەم جەنگە دەبێت؟ بەدڵنیایەوە دەرئەنجام لە ئێستاوە ئەوان براوەی خۆیان تۆمار کردووە بەڵام دەرئەنجامەکان هێشتا ماوە. هەموو هەوڵەکانی یان خواست و ویستی دەوڵەتی ئیسرائیل کۆتایی پێهێنانی حەماسەوەکو حرەکەیەک و جارێکشتر اینجا زەمینەی هاتنە پێشەوەی دانوستان بۆ لە نوێ بنیانانەوەی غەزە و دانوستان لەگەڵ هێزە نەرمڕەوەکان بۆ هیچ نەبێت گەیشتن بە قۆناغی پێش ئەو شەڕە
کە بریتە لە قۆناغێکی ئارامتر. سپاس کاکڕنج کە لە ستۆدیۆ لەگەڵمان بوویت سپاس بۆ سەرنجەکانە کە کاکڕنج جەعفەرۆک چاودێری سیاسی لە پانۆراما لەگەڵمامی بەخێر بی بەڕێزان پانۆراماتان پێشکەشکرا سپاس کە تاکو ئێستا بینەربوون هەر شاد بن.